سەرەڵدانی دەیان کێشە و قەیرانی ناوخۆی هەروەها شەڕی داعش لە ماوەی زیاتر لە ساڵی ڕابردوودا وای کردووە هاوڵاتیان بە گەرم و گوڕیەوە پێشوازی لە ساڵی نوێ و بۆنەکان نەکەن. ئەمە لە کاتێکدایە ساڵانی ڕابردوو ئاهەنگ و مەراسیمی گەورە بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ ڕێک دەخرا. خەڵک بەچی دڵی خۆش بێ، ملمەنانێکی سیاسی هەیە، قەیرانێکی دارەی هەیە، شەڕێک هەیە کە ڕوبەڕۆمان بۆتوانەیە، یعنی تۆ شتێک نییە کە تۆ دڵە پێی خۆش بێت. دوو هۆکاری زۆر سەرەکی وای کردووە کە خەڵک نەدڵی بەم جەژنی سەری ساڵ خۆش بێ. یەکێ لەوانە بوونی هاتنی داعشە ئەو تا هیچ شوێنێک نەڕازاوەتەوە، یعنی ئەگەر کەسەکان دڵیان خۆش بە بێگومان ئەوانە ژەکرا. ساڵانی ڕابردوو بەر لە هاتنی ساڵی نوێ شەقام و شوێنە گشتەکان دەڕازێنرانەوە و هاوڵاتیان خۆیان بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ ئامادە دەکرد. بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخەی کە کوردستان پێدا تێپەڕ دەبێت ئەو ئامادەکاریانە بەدی ناکرێت. بەس بەداخۆم ساڵ بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش و تر کۆمەڵێ قەیران کە تووشی ئەم میلەتە بووە هیچ شەوق و زەوقێ نابینی. حیزبەکانی لە ناوی کاتەبانی خەڵک بۆ شتانە مرتاحنیە. نازانم خەڵکەکەی چۆن دڵی بەچی خۆش بێ بەبوونی ئەوەی کە داعش هاتووە، بەبوونی ململانە سیاسیەکانەوە، نەبوونی بودجەوە، ئەمان هەمووی ئاژاوەیەکی زۆر گەورەی ناوەتەوە. تۆ ناتوانانی دەرونی خەڵک بخوێنیتەوە وای لێکەی بەڕاستی دڵی خۆشکەی بڵێ لەم ساڵا بە تایبەتی قەیرانی 2015 بڵێ جەژنی لەدایک بوون و سەری ساڵە پیرۆز بێ. هیوادارین ئینشاڵڵا هەمووی چارەسەر کرێت، داعش لە ناو بەرێ و لە ناو خۆشمانە ماڵی کورد هەموو یەک بکرێت. چەند ساڵێک لەمەوبەر لەگەڵاتنی ساڵی نوێدا هاوڵاتیان یاریێمی کوردستان پێشوازیەکی گەرمیان لەو یادە دەکرد. بەڵام ئەم ساڵ قەیران و بارگریژە سیاسیەکان کاریگەری زۆریان لەسەر لایەنی دەرونی هاوڵاتیان دروست کردووە و پێناچێت وەک ساڵانی ڕابردوو پێشوازی لە ساڵی نوێ بکرێت. شەڕی داعش و کێشە و قەیرانەکان تەنانەت بۆ نەو یادەکانیشی لە بیری هاوڵاتیان بردووەتەوە. ئێستا هاوڵاتیان تەنها بیریان لایەوەیە ڕۆژێ زووتر بارگرژی و دژواریەکان تێپەڕێت. مروانە بڵا، کورد سات نیوز، سلێمانی.